بینەرانی خۆشەویستی کورسانی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەمشەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. مامۆستایان بەردی بناغە و کۆڵەکەی پێشکەوتنی کۆمەڵی کوردەوارین لە ماوەی ڕابردوودا و تاکو ئەمڕۆژ مامۆستایان دەیان مامۆستایتر و پزیشک و ئەندازیار و خەڵکی خاوەن بەهرەیان بۆ کۆمەلگای کوردی پەروەردە کردو. بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی قەیرانەکانەوە هەم بەهۆی وەستانی دامەزراندنەوە و هەم بەهۆی قەیرانەکان و شەڕی داعش و دوجاریش ڤایرۆسی کۆرۆناوە بەشێکی زۆر لەو مامۆستانی کە لە زانکۆکان دەرچوون دانەمەزراون. ئەمە گرفتێکی سەرەکی مامۆستایانە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان مامۆستایانی وانەبێش چوونە بەردەم بەڕێوبەرێتی پەروەردەکان بۆی داوای مافی خۆیان بکەن و ئەوانیش چارە نووسی خۆیان بزانن کاخۆ ئایا تەنها بەوانەبێژی ئەمێننەوە یان دوای ئەو هەموو ساڵە ڕەنج و ماندووبوون و سەرما و گەرما و دەردەسەریە بینیویانە و تاوەکو بوون بە مامۆستا و ئێستاش یانەوەی خزمەت بکەن حکوومەت چی هەیە بۆیان. ئەم شەو بەرنامەی ڕەهەنج و دەستگای میدیایی کورسات پێی باش بوو مامۆستا بەهۆی کە مقدسە بۆی ئەوان ماندوو نەبن لەبەر گەرما و کەسێکی گویان لێ نەگرێت. لێرە دەستگای میدیایی کورسات بەرنمەیەک بۆیانەکە بە پەیامێک بەڵکو لە ئاستی باڵاوە گویان لێ بگیرێت و لە ئایندێکی نزیکدا ئەوانیش لە چارە نووس خۆیان دڵنیا بن. ئەم شەو بەرنامەی ڕەهەنج گفتوگۆکە لەگەڵ مامۆستایانی وانەبێش دوو نوێنەری ئازیز لێرن کاک کارۆخ عەبدوڵڵا مامۆستا هەروەها خاتوو سازان نەبی بەخێر بن، هەروەها پەرلەمانتار کاک شەمۆل ئاشتی سابر پەرلەمانتاری کوردستان لە شاری کۆیەوە لەگەڵمانە بێ و بەر لە بەرنامەکە لە ڕگەی تەلەفۆنەوە پەیوەندیم کرد بە بەڕێز وەزیری پەروەردە بەڕێزیان پشتیوانیان بوو بەڵام بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک بارودۆخی تایبەت بە ژیانی خۆی و تەندروستی هەیە نەیتوانی لە بەرنامەکە بەشدار بێت. ئێمەم شەو هەوڵەدەین گفتوگۆ لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە بکەین و پەیامی ئەوان بگەێنین کاکارۆخ پەیامی ئێوە چیە وەکو مامۆستا گرفتەکانتان چیە کێشەکانتان چیە و ئەتانەوێت چێ گوێتان لێ بگرێ و چیتان بۆ بکرێت. سپاس بۆ بەڕێستان مامۆستازانە، سپاس بۆ کەناڵی کورسات، سپاسی ئامادەبان دەکەم بەخێربێن سەرچاوە. ئەمەی مامۆستانی وانەبێژ لە هەرێمی کوردستاندا ساڵانێکی زۆرە خزمەتی سلکی پەروەردە دەکەین و ساڵانێکی زۆرە و هاوشێوەی سەربازی ون لە قوتابخانە و خوێندنگاکاندا ڕۆڵێکی سەرەکیمان بینیوە لە پەروەردە و فێرکردنی ڕۆڵەکانی نیشتیوان. تەمانای ئەومان دەکرد ئێستا بەرپرسانی پەروەردە لێرە وجودیان هەبێ بۆی وەڵامێکی جددیماندانەوە لەسەر چارنووسی مامۆستانی وانەبێژ. بەداخەوە مامۆستانی وانەبێژ بەڕاستی بە ڕابردوویەکی تاریکەوە بە باخەڵێکی بەتاڵەوە شانی داوەتە بەر سلکی پەروەردە و ڕۆڵێکی گەورە بینیوە لە خزمەتکردنی ڕۆڵەکانی نیشتیمان. بەڵام بەداخەوە دوای چەندین خۆپیشاندان و گربوونەوە لە بەردەم پەروەردەکان و دوای چەندین سەردان و یاداشت بۆ لایەنی وەزارەت پەرلەمان تا ئێستا وەڵام نەدراینەوە. تەمەنای ئەومان دەکرد بەڕاستی مامۆستانی وانەبێژ نەگەشتبانە ئەو قۆناغی ئێمە نازانین تا چەند ساڵی تر وانەبێژین. ئێستا چەند ساڵە وانەبێژن ڕێکانت مەسەلەن لێرەن؟ مامۆستامان هەیە، مامۆستا عەسەن کە لێرەیە لە ڕانیەوە هاتووە 14 ساڵە وانەبێژە. مامۆستامان هەیە 8 ساڵە وانەبێژە میلاک چۆتە جێگای هیچی بۆ حیساب نییە. نانی مامۆستانی وانەبێژ ئەگەر بڵێم ستەم لێکراوترین چینی ئەو کۆمەڵگان زیادە ڕۆم نەکردووە. کاکزانە هیچ مافیەکی نییە. ئافرەتان مامۆستانی وانەبێژی ئافرەت کاتێ دەچنە کاتی دایکاتیوە مۆڵەتی نییە. ئەگەر 10 ساڵ وانەبێژبی تۆ مۆڵەت نییە بۆ ماوەی مانگێک تا دەچیەوە سەرکاری خۆت. مامۆستان کە لە پەروەردەیەکەوە بۆ پەروەردەیەکی دەچن زەواز دەکەن مامۆستانی ئافرەت هەرو کاتێک کە نەقڵ کرد بۆ نییە ببیەوە بە وانەبێژ. ئەگەر 10 ساڵ خزمەتت هەبێت لە سلکی پەروەردە هیچ مافێکی نییە. ئێمە لە قۆناغێکی لە بارودۆخی زۆر خراپ دەچین. باوەڕ دەکەی مامۆستا بەر لەم بەرنامەیە پەیوەندی پێوە کردم ئازانی شوێنی نمانەوەی مامۆستا لە لادەیەکان کوێ؟ شوێنی ئاژەڵانە. لە شوێنی ئاژەڵان کاولێکە لێ دەمێنێتەوە خزمەتی سلکی پەروەردە دەکات و
کە ئێستا قسەی دەکەن مانگی شەشە لە مانگیەوە هیچ موچەیەکی بەرنەگرتووە داوای سەرکی مامەسانی وانە بێژ کە ئێستا پێویستین لە سلکی پەروەەردە زیادەنین لە سلکی پەروەەردە کانیزێکی 7,000 مامەسای وانە بێشەیە داوایەوە دەکەن کە بگەن بە مافی خۆیان دابزرن بە شێوەیەکی هەمیشەی زۆر باشە کاکارۆخ هەڵبەتە ژمارێک لە مامۆستایان ئاماژەم پێ کرد زۆر بەخێر بێن ئێوەش هەر یەکێکتان وەکو هاوڕەکانتان توانن باز لە معانات و داواکاریەکانی خۆتان بکەن وەکو وتم بەرنامەکە پەیامێکە بۆیەوە خاتون ئێوە بەڕێستان مامۆستای چ بابەتێکن و لە کێوەوانە بێژن و داواکاریەکانتان چی بۆ بۆچی تا ئێستا داواکاریەکانتان جێبەجێ نەبوو سڵاوی خواتان لێبێ بە خێراتنی مامۆستانی هاوڕێن دەکەم ئێمە ماوەی بۆ خۆم ماوەی 4 ساڵە وانە بێژم بە فەرمانی کارژێڕی 3 ساڵە من مامۆستای وانە بێژم بەشی وەرزش بەڵێ ئێمە لە ماوەی چەند ساڵەکە کەرتی پەروەەردە دامەزراندنی وەستاندووە ئێمە داواکارین لە حکوومەت هێرێم کوردستان چارەنووس و مافی مامۆستانی وانەبێژ دیاری بکات و مامۆستانی وانەبێژ لە ئاڵەتێکی دەرونی زۆر خراپدا دەژین و زایدەن مادیش داوا دەکەین لە حکوومەتی هەرێم کوردستان بەردەم داواکاریەکانی مامۆستانی وانەبێژ بێت و بە زووترین کاتیش کۆبوونەوەی پەرلەمان بکرێت چونکە بڕیاروا بوو 2 کۆبوونەوەی پەرلەمان بکرێت بەڵام بەداخەوە دواخرا بۆ کاتێکی نادیار داواکارین بە زووترین کات بکرێت و بەرپرسانی هەرم بانگشت بکرێن بۆ ئەوەی چارەنووسی ئێمە دیاری بکرێت باشە خاتون کاک شەمۆڵ ئەگەر گوێت لەو مامۆستا بەڕێزانە بێ من هەوڵە دەم ژمارەیەکیان لێرە قسە بکەن بۆی لەگەڵ بەشێکیان کە قسەیان کرد دوای دێمە لای بەڕێزت بۆی بەڕێز بزانین چ بەڵێنێکیان پێدەی چی بکەین بە ڕاگەیاندن و بە پەرلەمان بۆ خزمەتی مامۆستان فەرموویەوە ئازادن مایکەکە لای بەڕێستانە چێ قسە ئەکا بەڵێ بەڵێ لە شوێنی خۆ دەتوانی مامۆستا سوپاس بۆ مایکەکەت نزیکەی بە سوپاس بۆ ڕەخساندنی دەرفەتان ئێمە لە کۆی ئەو قسانەی مامۆستا کارۆخ کردی گەیشتینەوەی مامۆستایان بەس پێشەوەی دەست بە قسەکان بکەم من مامۆستا حەسەن مامۆستایی وانەی عەرەبیم ماوەی 13 بۆ 14 ساڵەوانە بێژم بێ پچڕان وانم گوتوتەوە ئێستاش 3 ساڵە بە فەرمانی کارژێڕی وانە بێژم سەرڕای ئەوەش ئێمە لە کۆی قسەکانی مامۆستا کارۆخ گەیشتینە ئەوەی کە کێشەی مامۆستای وانەبێژ معاناتی مامۆستای وانەبێژ معاناتێکە کە پەیوەندی بە کارامەتی مامۆستاوە هەیە چۆن مامۆستا دەبێت ڕێز لێگیراوترین چین بێ لە کۆمەڵگادا مامۆستا بوونی مامۆستا پەیوەستە بە بوونی پێشکەوتن لە وڵاتدا هەموو سێکتەرەکان و هەموو دامەزراوەکان مامۆستا پەروەردەی دەکات یعنی هەموو کەسایەتیەکان هەموو ئەو کارکتەرانەی کە هەن لە سیاسیەکانەوە لە پزیشکانەوە لە ئەندازیارە مامۆستا دەستی تێداە ئایا مامۆستا دەبێ ئەوە مافی بێ ئاوا دەبێت کەرامەتی بێ بەتایبەت مامۆستای وانەبێش سەرەتای گرفتەکان چین مامۆستا ڕەنگە مەسەلەن زۆر کەس ڕوون نەبێ گرفتەکان گرفتی وانەبێژ بریت سەرەتای دەستپێکی ئەو بەڵێن نامەیە کە پێپڕ دەکرێتەوە پەروەەردە بڵێن بەڕێوەبەرهاتیەکانی پەروەەردە لە بەشی یاسایی بەڵێن نامەیەکت پێپڕ دەکەنەوە بەڵێن نامەکە تەنها باز لە ئەرگ دەکات ئەسڵەن هیچ ئاماژەیەکی بە مافی مامۆستای وانەبێژ تێدا نیە ئەرکەکان چین تۆ دەبێت وانە بڵیتەوە ئەوەندە بە شەوانت بۆ دانرا دەبێت بیڵیتەوە سەرڕای ئەوەش دەبێت لەگەڵ هاوشانی مامۆستای میلاک دەبێت چاودێری بکەیت اینجا دەبێت ڕازیش بی کە مامۆستایەکی میلاک هاتە شوێنت دەبێت خواحافیزی بکەی و بڕۆی سەرڕایەوەی ئەو قسانەی مامۆستا بەختیار مامۆستا میلاکە لە کوێوە دێت ینی لە شوێن ترەوە گەر نەقڵ بۆی هەیە نەقڵ بێ بۆ شوێنێکی بۆی هەیە دابمەزرێ ئیدی مامۆستا وانەبێژ هیچ مافی نییە لەمانەوەیدا بۆیە مامۆستای وانەبێژ پڕە لە معانات پڕە لە دوردۆنگی پڕە لە قەلق قەلقیە وانە ئەوترێتەوە لە ناوپۆل مەسەلەن گرفتی بۆ دروست نەکردو لە ناوپۆلا بۆمان کاریگەری هەیە تۆ بە جیرفانێکی خاڵی وانە بڵێت تۆ چۆن کاریگەرنی تۆ لە ڕێگایەکی دوور لەسەر ئەرکی خۆت ڕێگە بڕۆی هیچ دەرماڵەیەکت نەبێ
ئەسڵەن هیچ مافێکت مافی موچەیەکی شایستت نەبێ چۆن دەتوانی بە شێوەیەکی دەرون مرتاح دەرز بڵێەوە بەڵێ داواکاریت مامۆستا بێگومان ئێمە داواکاریمان ئەوەیە کە ئێمە وەک ئەوەی کە مامۆستا شایستەیەتی وەک ئەوەی کە سیستەمی پەروەردەی دەخوازێ لە مامۆستا ئەو مافەمان پێ بدرێ کە پێم وایە کەمترین ماف بۆ مامۆستای وانەبێش ئەوڕۆ دامەزراندنیەتی بۆیە ئێمە هەمومان دەزانی سیستەمی پەروەردە سیستەمێکە لە هەموو وڵاتە پێشکەوتوەکان گرێدراوە بە پرسی ئاسایشی نەتەوەی بەڵام ئێمە دەبینین لە ئێستادا سیستەمی پەروەردە پلە 2 پلە 3 نییە ینی هەستان بۆ مەترسێ کردووە بەڵێ بێگومان هاوکارێکی ترت مامۆستایەکی تری بەڕێست فەرمو مامۆستا ئەگەر ئاسایە قسە بکە ئاماکەکە بۆ ئەگەر سپاس کاکزانە بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بێ هەروەکو پێشتریش مامۆستاکارۆخ ئاماژەی بەوەدا خۆزگە لایەنیشی پەیوەندیدار لە حکوومەت ئامادە بووایە لەبەرەوەی کە ئەوە پەیامێک بێ بۆ حکوومەت ئەمە فەزاییە و ئەڕواتە هەموو ماڵ بڵێ لەبەرەوەی کە مامۆسانی وانە بێشکە نوێنەری ئێمە قسە ئێماکەنوە جەنابی ئەو پەرلەمانتارش ئەوەندەی بە دووادا چونمان کردبێ هاوخەم و هاوپشتی ئێمەیە بۆ قەزی وانە بێژان بەڵام ئێستا کە ئێمە لێرەین دەبێت بە دوای چارەسەرێکدا بگەڕین وە لەم کەناڵی ئێوە کە ڕاستەوخۆی بگاتە حکوومەت لە ماوەی ڕابردوودا گەروانە بێژان سەبریان گرتووە لەبەرەوە بووە کە دۆخی دارایی ناژێگیر بووە هەروەها شەڕی داعش و ئەو پێشەکی کە جەنابەت باست کرد بەڵام ئێستا بۆ جۆرە نییە ئێستا نرخینەوە لەسەر و $70 کە حکوومەت دەتوانێت بە ئاسانترین شێوە ئەو مامۆسایانی وانە بێژ کە 15,500 وانە بێژن پێویستی و فەراغی پەروەردەی خۆی پڕ کردوێتەوە دەبێت کاری لە پێشینەی دامەزراندنی ئەمان بێ خاڵی دووهەم ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی مرکزیدا تا ئاستێکی باش چۆتە پێشەوە و ماوەی چەندین ساڵە ئەم مامۆساوانە بێژانە بەم سەبرگرتنەوە بەردەوامن حکوومەت دەبێت بیر لەمە بکاتەوە خاڵی سێمەوەیە کە کۆمەڵێک لە وەکو لە کەوانەیەکە باز دەکرێت بن دیوارەکان لە حکوومەتدا چارەسەر کراون و لابراون و دەبێت کۆمەڵێک مامۆسای حەق کە دەیەوێت خزمەت بک بە کاتی گەنجێتی خۆی بخرێتە جێگاکانیان خاڵی چوارم ئەوەیە کە مەسلەی خانەنشینی کە دەمێکە کاری لەسەر نکراوە ئەو مامۆسانی کە ئەزمونیان هەیە لە ناو پەروەردەدا خانەنشین بکرێن کۆمەڵێک مامۆسایی بەتوانای گەنج بخرێت ئەم شوێنانیان کە من پێم خۆش ئەم چەند خاڵەوەکو چارەسەرێکی کە گومانەکەم حکوومەت بیزانێ بخرێتە ئەو پرۆسیەوە بۆ چارەسەرکردن دەستت خۆش بێ زۆر باشە کاکە ئەبا خاتونەکانیش قسە بکەم بۆی مافی ئەوانیش نەخورێت بەڵێ دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم سپاس بۆ ئێوە مامۆستا بەختیار لە قوتابخانەی نیشتیمان بەڵێ مامۆستای چ بابەتێک مامۆستای هونەر بەشی مۆسیقا بەڵێ مامۆستا دەستخۆشە و بەرنامەی دەکەم بەڕاستی دەستخۆشی لە کاناڵی کورسان دەکەم کورسان نیوز بەڕاستی بەرنامەشی پێویستە دەستخۆشتان دەکەم ئێمەکو مامۆستای وانە بێژ بەڕاستی مافمان خوراوە مافورانەکە چیە ئەوە تا ئێمە چەند ساڵە مامۆستامان تێدا 4 ساڵەوانە بێژە مامۆستامان 8 ساڵەوانە بێژە یعنی ئێمە پێویستە حکوومەت ینی ڕەچاوی باری دارایی ئێمە بکە مامۆستامان هەیە بڵین خێزاندارە مامۆستامان هەیە منداڵی نەخۆشە مامۆستامان هەیە خۆی نەخۆشە خێزانی نەخۆشە باشە لەلایەکی تریشەوە حکوومەت داوا دەکەن سەرۆکی حکوومەت جێگیری سەر حکوومەت داوا دەکەم خۆپشاندانی هێمنانە و ئارامی و شارستانیانە ئێمە لەگەڵین باش ئەو فەرم و خۆپشاندانی هێمنانی و ئاشتانی و بەبێ بڵین تێکدانی شوێنە حکومیەکان بەبێ پەلاماردانی بارەگە حکومیەکان بارەگە حیزبەکان ئێمە خۆپشاندانمان کرد بەڵام ئەی بوو کوا جوابێک ئێمە بە خۆپشاندانەکەمان کرد بەڵام کوا جوابمان لەوێ هیچ نەبیست دەستان خۆش بێ سەرکەوتو بن دەست خۆش بێ بەڕێزشتر فەرموو سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بەڕێستان مامۆستا بەڵێ ئێمە یەکێک لە مافەسەرەکەەکانی مامۆستایان کە هەموو مامۆستایەکی ترهەیەتی بەڕاستی مامۆستانی وانە بێش لێ بێبەشن کاتێک مامۆستایەکی وانە بێش ئافرەتێک زەواز دەکات لە پەروەردەیەکی تر بەڕاستی هیچ نقڵ و گواستنەوەیەکی بۆ نییە لە ینی مافی دەست تاو کۆتایی پێدێت هیچ مافێکی ئەوەی نییە لە پەروەردەیەشیکەوە بگوازرێتەوە بۆ پەروەردەیەکی تر مامۆستامان هەیە بەڕاستی
مەوجودە لێرەدا لە پەروەردەیەکی تر زەواجی کردووە ئەو ساڵ هاتوچۆ دەکا ئایا ئێستا هەتاوەکو ئێستا موچەی مانگی 1 بۆ مانگی 6 نادیارە ئایا مامۆستا بە و دەروون و ناخێەوە یاخود بەم شێوازەیەوە وانای پێدەگوترێتەوە بەڕاستی ئێمە داواکارین لەلایەنی لە مانگی یەکەوە 1 بۆ تاوەکو 6 ئەم ساڵ هیچ موچەیەکمان وەرنەگرتووە ناشزانین و وانەشتان و تۆتە ئەوەندەی بە وانە هەبووە بەڵێ ئەوەندەی داوام هەبوو هەمووی پەیوەندی کردووە و داوامی خۆی بە مەزبوطی کردو بەڕاستی ئێمە لە ئەرک و مافەکانی خۆماندا بە دڵسۆزانە و بەما بە ئەو پەڕی زیدیەوە دەرس و داوامی خۆمان جێبەجێ کردووە لەبەر ئەوەی ئەو ڕۆڵەی ئەو نیشتیمانەی دانەبڕێت وەکو ئەوەی دەوامەکەش بەرە و پێویست نەبووە بەڕاستی ئێمە بە ئەو پەڕی دڵسۆزیەوە داواممان کردو و هیچیش مافی خۆمان نەدیوە دەستخۆش مامۆستا مامۆستایەکی تری بەڕێز فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم دەستخۆشی بۆ کاکزانە بەڕێز ئێمەی مامۆستایوانە بێژ یەک ئەرکمان هەیە و بۆیە هەمووشمان یەک داواکاری و یەک مافمان دەوێت ئێمە وەکو مامۆستایانی وانە بێژ بارسوچین لەسەر پەروەردە و حکومەت بۆیە دەوێت بۆ بارسوچیە سەیر بکرێن و حیسابێ بۆ ئێمە بکرێت کە بە دامەزراندنەوە و هەروەها دەسەڵات دەستی دەستیمان پێکە ئەگە دەستی دەستی نییە ساڵانە ئەو هەمە خەڵکەکە دادەمەزرێت هەموو خەڵکەکە خانشین دەبێت یاخود کە نەوت بەرز دەبێتەوە یان کە چەندان کەس دوو موچیان هەبووە موچەکانیان بردراوە چەندان هزار کەس ئایا ئەگەر لەوانە ئجێ ئێمە نەکرێتەوە یعنی ئەو ساکسازیە هەرکو خۆیتی معاش هەرکو خۆی درێ یعنی ئەوە بۆ کوێ دەچی مادەم داهاتی ئەمە هەروەها ئێمەش هیچ مافێکمان نییە هەما ئەرکمان هەیە لەگەڵ تەنها میلاک مافمانی ئەگە ئێستا من نەخۆشکەوم لە ماڵەوە بکەوم خوانەچم غیابم بۆیە داوا دەکەین ڕاستی پێداسوونەوە بکرێ بە مافی ئێمەی وانەبێش وین بەڕێزێکی تر ئەو کاکە لەو پشتەوە فەرمۆ سپاس بۆم دەرفەتام سپاس بۆ بەڕاستی خەمی وانەبێژ ئەوەندە زۆرە بە بەرنامێک و دوو بەرنامە کۆتایی پێنات ئێمەش لە خزمەتان لە ئەرکدا لەگەڵ مامۆستای میلاک وەکو یەکین بگرە ماندووتریشین بەڵام بۆ دەبێت لە مافدا جیاوازیمان هەبێت جیاوازیەکە چیە لە مافدانی ئەوان موچەیەکی سابتیان هەیە بەدڵنیاییەوە موچەیەکی سابتیان هەیە مامۆستانی میلاکیش هەر گرفتی موچیان هەر هەیە بەڵام شتێک باشترە هی ئێوە ینی هەمان مشکلەتانێ لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزی باسی کرد کە لە مانجی یەکەوە تا ئێستا هیچ بەدڵنیاییەوە مامۆستامان هەیە لە دەروی شار دەوام دەکات لەسەر ئەرکمان دووبوونی خۆی دەچێت بەدڵنیاییەوە دەرز ناگوترێتەوە بە جیرفانی بەتاڵ باشە زۆر بەینی لە مانجی یەکەوە تاکو مانجی 6 مامۆستاکان هیچ بڕە پارەیەکمان وەرنەگرتووە بگرە ئەگەوەری شکرین زۆر کەمە بە تەنها بە شیکرێ ڕێیەکەشمان ناکات بەڵام ئەوەندەی دەوام هەبوو بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بەدڵنیاییەوە دەواممان کردووە زۆرش بە مەزبوطی دەستخۆش بە ڕێزێکی تر باشە کە ئەو کاکە باشە ئەگەر بە پێوە بەستیت دەستخۆش بە کاکزانە بۆ گرنگیدان بە کەیسی مامۆستایانی وانەبێژ سپاس بەداخەوە زۆرێک لە ڕاگەیانکارانیش توانین بڵین زۆر گرنگی بە و کەیسە نادەن بەڵام سپاس دەکەین ئێمە سپاسیەوەکەینەوە جێگەی شانازی نەگەر مایکەکەت نزیکتر هاوڕێجان خۆمان مایکەکەت نزیکترکەیت لەیش بێ لە وەزیری پەروەردە کە ئامادەنیە 2 دقە گوێمان لێ بگرێ نا هیوادارین بەرنامەکە ببینەوە من جارێکی دریش پێوادەکەمەوە پەیامی پێگەێنین بەڵام من ئەوەی ئەمێ ئاماژەی پێ بدەم مرۆڤ کە دەزەکا بە کارێک ئەگەر بیوێ سەرکەوتو بێ یەکەم هەنگاوی ئەوەیە کە بە دڵسۆزی و خۆشەویستی کارەکەی بکە ئەگەر بتوێ سەرکەوتو بێ دڵسۆزی و خۆشەویستی لە کارکردندا پێم وایە یەکەم هەنگاوی سەرکەوتنا بەداخۆ مامۆستانی وانەبێژ ئەم هەنگاویان ناوە هەر لە سەرەتای دەست بەکاربوونیانەوە هەمووی بۆ پەڕی دڵسۆزی و خۆشەویستیەوە کارمان کرد مامۆستا کێشەی خۆت و هاوڕێکانت چی بۆ مەسەلەن لە ئەسنای کارکردن و مامۆستایەتیە جام بەمێ بڵێم چیە کە ئەمە بۆ پەڕی دڵسۆزی خۆشەویستی کارمان کردووە بەداخەوە نانی ئەو بابڵێن ئەرکەی لە سەرشانمان بە ئەو بۆ پەڕی بابڵین بە دڵسۆزیەوە جێبەجێمان کردووە بەڵام ئەوەی گرنگی پێنەداین حکومەت بوو ئێمە لە کاتێکدا بابڵێن پشتگیریمان لە حکومەت کردووە کە حکومەت لەو پەڕی بارودۆخی خراپا بووە لە کاتی شەڕی داعشە لە کاتی ئەو کاتەیە کە نرخی نەوت هاتوۆتە $20 معقولە لە $20 من موچەکەم هە خراپ بێ بگاتە $70 تۆ بەم بڵێ قەیرانی دارایی هەیە ئەیکەی ئەو قەیرانە چارەسەرەکرێ
بەداخەوە ئێستا نەک ئێمە هەموو چینەکان لەوە تێگەیشتون کە قەیران نییە تۆ کە ئێستا کەس باوەڕ بۆ ناکە حکومت بڵێ قەیرانە من لاخ تۆ لە نرخینەوە 20 دلار بێ بڵێ قەیرانە بگاتە 70 دلار هە بڵێ قەیرانە ئەمە دیارە کێشەکە لە بەڕێوەبردنە لە بەهادەردان هەیە بەداخەوە هیوادارم وەزیری پەروەردە ئاڕێک لە مامۆستایوانە بێژ هاوڕێتانە بۆ بێ کوردستانی جێش بێت بەڵێ زۆر مامەسامان هەیە نەکرد کوردستان هەر بەگەلەوەی کە بە زۆر بەشان هەیە کوردستانی بەجێشتوە لە بەرەوەی من ئەگەر لاڕایساوەکو خۆم من ئەو پارەی کەوەرم گوتە لە ماوەی وانە بێژیمە ئەگەر حیسابی کەم باوەڕخی زۆر کەمە من 4 ساڵەوانە بێژم 4 ساڵەوانە بێژم بە 4 ساڵ 8 میلیۆن و 640 هزار مەربیتوە بە 4 ساڵ 8 میلیۆن و 640 هزار لەوە گەورەتر پژێوی ژیانی خۆشتی پێ ڕێخیت جاوەگەر من خێزان داریش نیمە بەڵام ئەگەر مامەسای ئەوانە کە خێزان داریشن ئەبێ بەو پارەیە هەم کرێ خانوە دەنگکرێ ئاوە مەسرەفی ڕۆژانێ مەسرەفی منداڵە نانی ئەگەر بیری لێ بکەیتەوە هیچ بەشی هیچ ناکە کری سیارەیە نانی بەس ئەوە ماوەتەوە نازانی چی بکەیت چاوەڕێ لە حکوومەتەکە هەموو بەڵام حکوومەتیش هەر هیچ جۆمان لێ ناگرێت زۆر باشە هاوڕێ مامۆستا دەستخۆش بێت بەشێکتان ئەوانەی ترکە قسەتان هەیە زۆر باشە با گوێ لە کاک شەمۆڵ بگرین دێمۆلاتان بۆ بورە کاک شەمۆڵ ئەمە بەشێک لە معاناتەکانی مامۆستایانی وانە بێژە مامۆستا کۆڵەکەیەوە من و بەڕێست و ڕەنگە هەموو وانی کە خوێندنیان تەواو کردو ڕۆژێک دە ڕۆژان پەروەردەی دەستی مامۆستا بین ئەو جیلەی کەسبەیش دێ پەروەردەی دەستی مامۆستا بەڕێزانێ بەڵام بەم هەموو مشکلەیە ئێوە هەوڵەکانتان چی ئەبێ لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوی بگەنە دەرەنجامێک لەگەڵ لەسەر مافی مامۆستایانی وانە بێش بەڵێم کاتتان باش کاکزانە کاتی بەڕێستان سڵاو دنێرم بۆ سەرجەم مامۆستایانی وانە بێژ بە تایبەتی ئەو مامۆستایانەی کە لە بەرنمەیەدا ئامادەنە دیارە کاکزانە ئێمە ئەو برادرانش دەزانن بە معدلی بە بەردەوامی لە خزمەتی ئەو مامۆستایانەدا بووینە هەم لە پەرلەمان هەم لە نووسنگەکەی خۆمان لە شاری کۆیە لە پێشوازیان گوێمان لێ ڕاگرتوونە یاداشتەکانمان لێ وەرگرتوونە هەموو ئەو داواکاریانەی کە ئێستا ئەوان هەیەە ئێمە بە ئەمانەتەوە گەیاندومانە بە بەڕێز وەزیری پەروەردە و سەرجەم لایانی پەیوەندیدار ئێمە لە مانجی ڕابردوواتە لە مانجی 5 کۆبنەوەی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵامان کرد داوای ئەوەمان کرد کە جەلسەیەکی پەرلەمان بکرێ بۆی ئەم وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا وەزیری دارایش ئامادە بێ دیارە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش ئەو یاداشتێکیش ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کرد بوو بۆی جەلسەیەک ڕێک بەخرێ هەم ئەو داوای ئێمەش کە ئێمە لە لیژنەکە بڕیارماندا بۆی دانیشتێک بکرێت لەگەڵ لایانی پەیوەندیدار بۆیە ئەوان حکوومەتی هەرێمی کوردستان جوابیەوەیان داوە کە 2/6 ئامادە دەبن و جەلسەیەک ڕێک دەخرێت لە پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە کە 2/6 هات بە شێوازێک لە شێوازەکان بیانوی ئەوەیان هێنایەوە کە 2/6 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەیە بۆیە ناتوان ئامادە بن کە دەبواە ئەوان خۆیان پێشتر بیانزانی بە چ ڕۆژە کۆبنەوە دادنن بۆ ئەنجومەنی وەزیران بۆیە بارحاڵ کۆبنەوەکە نەکرا و ئێمە دیسان زەخت دەکەینەوە لەسەرەوە و هەوڵ دەدەین بۆی جەلسەکە ڕێک بخرێ بۆی هەم وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵا و وەزیری دارایش ئامادەی جەلسەکە بن چونکە بەشێک بە مامۆستایانی وانە بێش هەیە بەشیشان پەیوەندی بە یەکەم و دووەم و سێمی زانکۆ و پەیمانگاکان هەیە ئەوەی تریش پەیوەندی بە فەرمانبەرانی گرێبەستەوە هەیە خۆی کاکزانە باوەڕ بکە من خۆم سەردانی چەند خوێندنگایەکم کردووە لە شاری کۆیە لە جێیەکانی کە بەڕاستی مامۆستایانی وانە بێژ جێگای دەستخۆشیە ئەوەی کەەوە مامۆستای وانە بێژ دەکات لەوانەیە مامۆستایبوورە کاک شەمۆڵ کە بەڕێستان پەرلەمانتارانیش بە زیادەوەکانی خۆیان جێبەجێ دەکەن بەڵێ کاک شەمۆڵ ئەگەر بمبووری ینی بەڕێستان پەرلەمانتاری کوردستانن و خەڵک دەنجی پێداون لەبری ئەوان داوای حەق و مافەکانیان بکەن بەڕێست و هاوڕێکانت ئەکیید بەڕێستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەوان یەکێکیان لێرە نووسیەتی سوپاس ناچێتە جیرفان چەند بەڕێزێکیان مامۆستاکان نووسیانە سوپاس ناچێتە جیرفان ینی هیچ سوپاسێک پێویست نیە بۆ مامۆستا خۆی مقدسە کەواتە ئێوە نابێ هاوخەم بن تەنها ئەبێ مصر بن لەسەر ئەوەی کە ینی ئەو کاریان بۆ بە ئامانجێک بگات ئەو مسڕیەتان کەی
مەسەلەن چۆن ئەگەێنە ئامانج کە دڵنیان بەڕێزت وا ئەبیت کاکزانە دڵنیابێ ئێمە هەم وەکو فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان هەم وەکو لیژنەکەش هەر لە سەرەتادا کە خۆت دەزانی مامۆستای گرێبەستمان هەبوو ئێمە ئیشمان لەسەرەوە کرد بۆی ئەو مامۆستا گرێبەستانە ببن بە مامۆستای هەمیشەیی بۆی ڕێگاکە خۆش بێ بۆ مامۆستایانی وانە بێش بە خۆشحاڵیەوە مامۆستایانی گرێبەست بوون بە مامۆستای هەمێشەیی ئێستا مامۆستایانی وانە بێش یعنی ڕێگاکە دەرگاکە لە بەردەمیان کراوەیە بۆی ببن بە مامۆستای گرێبەست یاخود ببن بە مامۆستای هەمیشەیی بۆیە دڵنیا بەلەوەی کاک زاناوە من دڵنیاش دەدەمە سەرجەم مامۆستایانی وانە بێش چۆن ئەوان داوای حەق و مافی خۆیان دەکەن ئێمە زیاتر داوا دەکەین و هەموو ئەو داواکاری شتانە کاک زانا خۆی یەک کەلیمەیە یەک پرسیارە ئەمن یانیداشم ناوە کە جەرسەکەی پەرلەمان بکرێ ئەو وەزیرە بەڕێزانە بێن بەڕاستی دەبێ چیتر دەستی بە مامۆستایانی وانە بێژ نەکرێ بەڕاست و ڕەوانی پێیان بگوترێ کەی تەعین دەکرێن کەی دەکرێن یاخولانی کەم ببن بەست بۆی بەڕاستی مامۆستایانی وانە بێژ بیر لە ژیانی خۆیان بکەنەوە بۆی بزان حکومەتی هەرێم دایانکەن بەگرێ بەز یاخودیان بە هەمیشەیی چونکە لە ڕابردوو بە زۆرێک لە زۆرەکان وەک جەنابەت باسی کرد شەڕی داعش هەبوو قەیرانی دارایی هەبوو بەڵام لە ئێستادا سوپاس بۆ خواکە مەترسیەکانی داعش کەمتر بۆتەوە هەچەند هەرماوە بەڵام کەمتر بۆتەوە بەڵام ڕێکەوتنمان لەگەڵ بەغدا تقریبان لە کۆتاییەکەیە دۆلار نرخی بەرز بۆتەوە و جگە لەوەش نەوتیش ئێستا لە سەروی $70 بۆیە هیچ بیان و یەک نەماوە بۆ دانەمەزراندنیان بۆیە پێویستە هەمومان هەوڵی زدیتر بدەین بۆ ئەو مامۆستا کاک شەمۆل بە مامۆستایی گرێبەست یاخود مامۆستای هەمیشەیی باشە کاک شەمۆل ینی بەڕێزت بە بەڕاشکاوی ئەگەر پێم بڵێ مەسەلەن ئەو هەوڵانەی کە داوتە لەکوێ گرفتە سەرچەکە لەکوێیە مەسەلەن ئەوان ئەو بەڕێزانە مەسەلەن منەوەی بە دوواداچوونم کردو لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمەوە مەسەلەن لە ڕۆژی پێنجشەمەوە مەسەلەن مدیری عامی پەروەردە پەیوەندی بە بابەتەکەەوە نیە دەسەڵاتی ئۆتۆی نیە بەڕێوبەری پەروەردەکان بەمان شێوە وەک پەیوەندی بە وەزیری شەوە کرد گرفتەکەیان لەکوێ بڕیاری ئەوان کە دەربچێت بکرێن بە مامۆستای هەمیشەیی لەکوێیە کاک زانە گرفتی سەرەکی ئەوەیە بەلای من بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی پەروەردەی بەلاوە گرنگ دیە ڕاستی دەبێت گرنگ بە دەبواە بیرێک لەو مامۆستایانە بکات چونکە ئەو بەڵێ کاک شەمۆل خۆی کاک زانە ئێمە چەندین جار لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە مامۆستا ئالانیش دانیشتوونە کۆبوونەوەمان کردووە ئێمە چیتینە وەزارەت ئەوان هاتوونەتە لیژنەکەمان لە پەرلەمانی کوردستان ئەویش بە هەمان شێوە یعنی داوایەوە دەکە مامۆستایەکان ببن لە مامۆستای هەمیشەیە یاخود گرێبەست بەڵام بەڕاستی دەبێ هەوڵی زیاتر بدەین هەوڵەکانمان سەر بکەینەوە لەسەر ئەنجومەنی وەزیران چونکە بەڕاستی ئەوە دەبێ بڕیارەکە ئەنجومەنی وەزیران بیدا چونکە خۆشیان هەزبەوە دەکەن ئەگەر ئەو مامۆستایانە بە شێوازێک لە شێوازەکان بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن کەرتی پەروەردە تووشی شەلەلی دەبێ بەڵێ کاک شەمۆل با بەشێکی تر لە مامۆستاکان قسە بکەنە گەڕێمەوە لای بەڕێستان و ئەو دوو میوانە بەڕێزەشم مایکەکە لای فەرموو ئەگەر بتوانین هەستە سەر پێ دەفەرموو فەرموو ئێوەتان باش سڵاو ڕێز کاک زانە سپاس بۆ دەستگای میدیایی کورسات تەبیعی من نازام لە کێوە دەست پێکەم زۆرینەی هاوڕێکانم ئاماژیان بە چەندین خاڵی گرنگدا پێم وا بێ هەندێک خاڵماوە باس کرێ و لێوە دەست پێەکەم بۆ ئەندام پەرلەمانە بە ڕێزە ئەڵم چکە دەستگای میدیایی کورسات ڕەنگە منبەرێکیش بێ بۆ ڕەخنا یعنی من تێناگەم ئەم هەموو بەرپرسی حزبی و حکومیانە دێنە سەر شاشەکان و لەگەڵ ئێمەدا ئەنشن بەڕاستی ئەمە مامۆسایانی وانە بێژ گیرفانمان نەدیرویەوە بۆ سوپاسی هیچ کەسێک یعنی خۆشیان و نەوەکانیشان هەتا قیامەت قەرزاری ئێمن ئەمەی ئەیبینی تەنها لەشکرێک نییە لە مامۆسا بەڕێزانە زیاتر کۆمەڵێکمان نوێنەری 17,000 مامۆسای وانە بێژین وەکو مامۆسا کارۆخیش ئاماژەی پێدا ژمارەکە لە هەڵکشاندایە بەرەو 18,000 مامۆساش
یعنی گرفت چییە کاکزانە گرفتەکان زۆرن ینی بەنمونە ئێمە چەندین مامۆسامان هەیە لە ماوەکانی ڕابردووە کۆچی دوایان کردووە سەفەری دەروی وڵاتیان کردووە ئەمانە بۆ خۆیان لەم کاتەیە گرفتن بەڵام حکوومەتتی هەرێمی کوردستان توانێت وەکو دەرفەتێک و چارەسەرێک بەکاری بێنێ مامۆسایانی وانە بێژ لە بریدانی یعنی من تێناگەم لە ماوەکانی ڕابردووە لە شاری سلێمانی لە قەزاکان لە ناحیەکانی تر خۆپیشاندانی مامۆسایانی وانە بێژ کرا بە چەندین هەفتە پێویستە چەندین پەرلەمانتاری بەڕێز داخلی خۆپیشاندانەکە بوون دواتر کرا بە مزایدەیەکی سیاسی کاکزانە نازانم تا چەند ئاگداری یعنی من زۆر بەو پەڕی جورئەتەوە ئەڵێم کاک ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزە کاکشەمەوە کە باس لەوە ئەکا یعنی دەبێ ماوەسانی وانە بێژ دا بمەرزێ ئەی بۆچی لە پەرلەمانە کاتێکەکو لیژنەیە تەقدیمی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمانی یەکەن بۆچی گرفتی ئەمە تێکەڵی گرفتی فەرمانبەرانی گرێبەست بکرێ بەجددی ئەمە بەچ بۆ خۆی کێشەیە کەواتە دەنگی ئێوە نەخێر دەنگ لەگەڵ دەنگی ئێمەدانیە تەنها جگە لە مزایدەیەکی سیاسی و هیچی تر ینی لانی کەمە گرێەوە گرێ بەستی شتان بۆ بکرێ باشتر نیە لەوانە بێ ئێمە بە گرێ بەس ڕازینین ئێمە داوای بەڵام باشتر بوو بەڵێ خاڵی جەوهری ئێمە داواکردنی مامۆسانی وانە بێش بوون بە هەمیشەیە خاڵێکی تر کاکزانە ئەوەی جێی ئەوە بێ باس کرێ بڕواکەی من چەندین نامەم بۆ هاتووە ڕەنگە کاکارۆخ شایەتی ئەوە بدات تەواوی نەرەکان شایەتی ئەوە بدەن مامۆسامان هەیە لەو شار باژێڕە لە گوند ئەمێنێتەوە بە حکمی ئەوی پارەی هاتوشەی نییە بگەڕێتەوە بە سلێمانی یعنی بەجددی ئەمانە بۆ خۆیان کێشن من بۆ خۆم 9 ساڵەوانە بێژم 8 ساڵە فەرمانی کارگەڕیم هەیە یعنی ئەگەر سبەیش من بکرێم بە گرێبەستیان بکرێم بە هەمیشەیی دیسا من لە خاڵی سفرەوە دەست پێەکەم وەکو خزمەت ئەمە بخۆی گرفتە یاسایەکیش نییە بۆ پرسە هیچ یاسایەک نییە یعنی هەر ئیشی مامۆسانی وانە بێژ ئیشی با بڵین ئەو سنکا بۆ خۆی بۆکو فەرمانی کارگەڕی و لایەنە ئیدارەکەی کەمێ قورزەڕوە ئیتر نازانم هۆکار چییە داواکارم ینی من تێناگەم ێسێ من لێرە قسە بۆ کێ بکەین جنابی وەزیری پەروەردە بەڵێ جنابی وەزیری پەروەردە بە حکمیەوەی تەندروستی تاوانێ باشە ڕازین بەمە ئەی دەبوو مامۆستا دڵشاد لێرە ئامادە بواە کە لێرە بەڕێوبەری پەروەردەیە یعنی بەجددی ئەمە نازانین لەکەوە دەست پێکەین داواکارم لە حکوومەتتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددی لە مامۆسایانی وانە بێش بداتەوە چونکە کێشەی ئێمە کێشەی هەموو کۆمەڵگایە ڕێز خۆش مامۆستای چتری بەڕێز بۆی مافی ئەو کاکەی باش فەرمو فەرماکی کە بدەم بە مامۆستا ئەگەر هەستە سەر پێ هاوڕێ مامۆستاجان دەستخۆشی بەرنامەکە من سپاسی ئێوەکەم سپاس بۆ هەماڵستانی هاوپیشەم بەداخەوە بەنە بۆ پەرین دڵتەنجەوە ئەو قسەیەکەم خۆزگە نەخوێندەوار بام چووکە لە وڵاتێکدا دەژین نەخوێندەوارەکان زۆر جێگەیان خۆشتر لە خوێندەوارەکان و لەوانەیەکەوە 16 ساڵ بە سەرما و بە گەرما و لەسەر ئەرکی قورسی داک و بابی چۆ بەر خوێندن و پاش 16 ساڵ خوێندن مافمان بۆ ڕۆژە بگاتکەوە بین تەنها قسە بکەین کاکزانە ئێمە پێویستمان بە سوپاس و دەستخۆشی نییە ئێمە ئەرکی خۆمان جێبەجێ دەکەین وەک مامۆستا کە ئەرکەکەمان زۆر لەوە قورسرا لەوانەیە هاوشانی میلاکەکان لە میلاکانی زیاتر بەڵام بەداخەوە ئەوانەی بەرپرسن لە سێکتەری پەروەردە هەموو مەعاولێک دەکەن بە تەنانەت حکوومەتیش سێکتەری پەروەردە پەچی بکەوێت واتە ئاستی ڕۆشنبیری تاکدا بەسێت بۆ ئەوەی وڵاتێک بەڕێوەبەرن بە هەوا هەواسی خۆیان بەو پەڕی ژیانی خۆیان چونکە ئێمە سەرکردەکانمان بە حام قسە دەکەم نەک بڵێ ڕوون لە ڕەنگی زەر بیان سەوز بیان شین بێت من باسی باڵا دەستەکان دەکەم دەسەڵەتدارەکان دەکەم لەو پەڕی خۆشیدا دەژین واتە لەو پەڕی نیحمەتدا دەژین بۆ بچووکترین شتت دەتوانن زۆر شت بکەن لە پێنا خۆشی خۆیان بێخەبەرن لەوەی کەوا مامۆستای وانە بێش بە جیفانی خالیەوە بەو پەڕی قەلەقیەوە کە چەند ساڵ خزمەتکە دەتوانن بە یەک دەستخۆشی کۆتایی بە پرۆسەی وانە بێژەکەشی بێنن ئێمە لە دەستخۆشیمان نایە ئێمە کاری جدیمان دەوێت ئێمە کردارمان دەوێت ئێمە دەنگمان بۆ حکوومەتە نەدا بۆ ئەوەی تەنها بێمان بڵێ دەست خۆش و بە دەستخۆشیە کۆتایین پێبێ بەڕاستی ئێمە مادوین مافخوراوین بەڕاستی ئێستا بێزار بووینەوەی هیواداری نەکاتە کار بکاتە سەر بایکۆت و چۆن بڵێ ناڕزایەتێکی زیاد بەردەوام بێت چکە ئێمە خەمخۆرترین لەوان بۆ سێکتەری پەروەردە ئێمە ئەوە ئێمەی نەمان هێشتوە سەدا بیستی ڕێژەی مامۆستان پێگەین نمان هێشتە پەروەردە بکێ بەڵام ئەوشمان دەمانێت بە بنجێندا بچر پێێنین دەبێ ئەوان لە بنتە سەرخوانن کە ئێمە بهێڵین سێکتەری پەروەردە بکەوێت ڕۆژێکدا دێت ئێمە بە مافەکانی خۆمان دەگەین ئینشاءالله ئەو سەردەمە هەروان نابێت چکە خەیران کۆتایی هاتووە ئەوە هیچ سیقەم لەسەرەوەی نەما بڵێ پارە نییە یان بڵێ بودجەنێ یان بڵێ ناتوانم کاکە مەملەکەتت پێ بخێو ناکرێ وڵاتت پێ بە ناز بڕۆ خواگەدارت بێ تۆ نایی من دەیکەم من نایکەم هەزاریکە دەیکات زۆر لە تو باشتر لەوانەیە بەڕێوەی بەرێ ئێمە چاوەڕێی ئەوە دەکەین کەەوە ئەوانەی کەەوە پەیوەستن بە سێکتەری پەروەردە و خەمخۆری ئەم وڵاتن و لە خەم منداڵەکانماندان لە خەم ئایندەی منداڵەکانماندان
بەدەم داواکاریەکانمانەوە بێ بە زووترین کات جلسەی پەرلەمان چۆن بڵێ یاسا دەردەکات بابێ یان یاسایەکیش بۆ مەدەرکە بۆ دەتوانی هەموو ڕۆژە یاساک دەرکەی بۆەوەی بۆ نەوشە بدەی ئەندام پەرلەمان نازانم عرز بدەی بێوی نازانم ئەوەی بەدڵی خۆت بگۆڕکا کە ئەمە 10,000 مامۆستاین داوای ئەوە دەکەین بکرێن بە هەمیشەیە ئەگەر هەمەشێشمان بەڕەوا نبینن ماکەن بەگرێ بەست چیتر نا ماگێ هەیە 64,000 دێنێتەوە ماڵەکەی 64,000 بۆ کەسێکی عایلە چی لێ بکات داپرسیار لە بەرپرسێک دەکەم 64,000 ماگێ بێ عایلە چی لێ بکات بەچی دات کرێ مولدەکەی توی پێ بدات کرێ ڕیسەکەی توی پێ بدات کاکە بەڕاستی بێزار بوو هیوادارم لێرەوە پامەکەمە بگاتە سەرجەم ئەوانێکەوە بەرپرسن لەم بارودۆخە چاک بێمەدا بخشێنێتەوە فەتی زۆڵم تۆزە کورتە زۆریش کورتە زۆر خۆش ئەو بەڕێزە دەستخۆشی بەرنامەکە لەکەم کاکزانە سپاس بۆم دەرفەتەی بە ئێمەت بەخشی پێم وابێ گرفتی سەرەکی مامۆستایانی وانەبێژ بریتە لەو حاڵەتە دەرونیە کە تێی کەوتووە بۆچی چونکە ئەو مامۆستاوانە بێژانەی کە هەیە کە خێزاندارە مانجی تەنها بە 300,000 ئەویش ئەگەر بە مەقطوع بێ واتە دیارە نیە ئەو ما شەشمانکەی کە ماوە نەیدراوەتێ مامۆستا بەشێکی زۆریشی خێزاندارە و هەر هەموو ژیانی لەسەر ئەوەیە بژێوی ژیانی لەسەر ئەوەیە تەنانەت ناتوانێت هیچ ئیشێکی تر بکات بۆچی چونکە پەیوەند کراوە بە مەکتەبەکەیەوە دیارە نیە ئاخۆ معاشەکەی بە مەقطع دەدرێت و یاخود بە محازر دەدرێت ئەگەر بە محازر بدرێت مامۆستا هەیە 10 حیسەی هەیە ماگانە یعنی بەشی هیچی ناکات ئەگەر بە مەقطعیش بێت ئەوە بەشێکی مامۆستایانی وانەبێژ زەرەر دەکەن چونکە هەیە سی بە شەوانە دەڵێتەوە لەناوانە بێژەکەشدا گرفتی ترتان گرفتی ترمان هەیە دووەم مامۆستاکانی تر ئەوانی کەسەڵتن ناتوانێت کاکە قەرز بکات بۆ نمونە من ئێستا کە کەسەڵتم ناتوانم ئێستا بڕەپارەیە قەرز بکەم پرۆژەیەک دامەزێنم بۆچی چونکە لەوانەیە پێم نەدرێتەوە یاخود لەو پرۆژەیە سەرکەوتو نەبم بەڵام ئەگەر مامۆستایانی وانەبێژ هەر نەبێت بە گرێبەز بێ 500,000 بێت ماگانە دەتوانێت لایەنێکی تر هەڵبژێرێت یاخود پرۆژەیەکی تر دامەزرێنێ بێ ئەوەی تووشی ئەو حاڵەتە دەرونیەش بێت بۆیە بچووکترین شت کە لەلایەن حکوومەتەوەیە پێویستمان بە دوو شەیە یان بەڵێ یان نەخێر یان کاکە داتان دەمەزرێنین یان ئەوە تا توانای دامەزراندنمان نییە خواتان لەگەڵ هەتاوەکو ئێمەش بتوانین ئەگەر هەر نەبێت لەسەر جادە ئاو بفرۆشین خوانەکات هەرچەندە ئەو فرۆشتن و هەر کار و کاسبێک جێگەی شەرەف و شانازیە بەڵام مامۆستا مقدسە سپاس مامۆستا بۆ دەرفەتە سپاس خۆی دروستبوونی ئەو شێوازە لە مامۆستایەتی لێدانە لە پیرۆزی بەهای مامۆستا ئایا حکوومەتی هێرم نابینە دوانە بێش چۆنە وانەبێش هەیە دۆخی مادی زۆر خراپە خێزاندارە کرێچیە ئێستا موچەی مانگی یەکی وەرنەگرتووە ئایا کاکزانەت بەڕێزت تا ئێستا موچەی مانگی یەک دووەر نەگرت پێ چۆن دەتوانین کرێخانوو دابینکەی چۆن دەتوانین منداڵ نەخۆشەکەت بێتە لا دکتۆر چۆن دەتوانین بە سفاتی ماڵکەی وەزیری پەروەردە بە سپاسکردن دوکانداری کۆڵانەکە پێداویست و ڕۆژانت پێدەدا خاوەن کرێخانوەکەت کرێخانوەکەت لێ خۆش دەبێت بە سپاسکردنێک ئایا سەحب مۆلی دەکا بە سپاسکردنێک لێت خۆش دەبێت ئایا حکوومەت بە سپاسکردنێک پارەی ئاو کاربان لێ خۆش دەبێت تاکەی نازان بۆ ئاور لە مامۆستانی وان بێژ نادرێتەوانێت بەجددی دۆخی دەرونی و مادیان زۆر خراپە بەشێکی هەرە زۆری معقول نییە ئێستا نەوت لە ئاسێکی زۆر بەرزدایە معقول نییە هیچ دامەزرانێک نەبێت دەستخۆش بێ ساز بۆ دەرفەت سپاس بۆ بەڕێسان گەرماکەکە بێن و دوو برادرش و مامۆستا بەڕێزش قسە بکەن بۆی دوای بچمەوە لای کاکشەمۆل و لەگەڵ کارۆ خات و سپاس بۆ میواندارەکەتان دەستخۆشی و بەرنامەت لێ دەکەن کە بۆ مامۆستایانی وانە بێژت هەڵ ڕەخساندووە تەنها دوو شەمێ بۆ مامۆستایانی وانە بێش بۆ حکوومەت و بۆ سەرۆکی حکوومەت و بۆ وەزیری پەروەردەش مامۆستایانی وانە بێژ لێرەدا بوونەتە خۆراکێکی مامۆستایانی وانە بێژ بوونەتە خۆراکێک وەک ئەو کەل و پەلانەی لاتۆ کە لە کاتی سەفرەکاندا بەکاریان دێنن هەر کاتێک ئیشان پێبوون لە شوێنێک دامان دەنێن و کە ئیشان پێنەمەین بۆ ماڵەوە مامۆستا قەدر و پیرۆزی زیاترە لای خەڵک بەڵێ مامۆستا جۆ سپاس دەکەم کازانەجان دەست چاوت خۆش بێ بۆ بەرنامەیە گرنگی بێ ئەمەدا من وەک خۆمانە بێژ نیمە بەڵام 3 ساڵە زانکۆم تەواو کردووە ناتوانم فەرمی وانە بێژیش پڕکەمەوە بۆ باشە بۆمان نییە فەرمی وانە بێژیش پڕکەینەوە تاوەکەەوە وانە بێژانەی تر هەبێ
سێری کە حکومت لێرەدا تاکە هەدەفی ئەوەیە یعنی تەواوی خەڵکەکەی بکە بە کۆیلە یعنی هەموو ئیشەکە بۆی ئەگینا مامۆسا گەورەترین پیرۆزیە لە ناو کۆمەلگادا هەریەکە لە تاکەکانی کۆمەلگا بەدەست مامۆساوە گەورە بووە بۆتە ڕۆشنبیر بۆتە کەسێک کە ئێسا حکومت بەڕێوە بایان هەرەوەکە بەس ئێسا ئێمە مامۆساکانی وانە بێ 6 مانگ دەبێ مەعاشیان وەرنەگرتووە بە چاوەڕێی چی لەوە ئەو منداڵەکەی تا پەروەردەی بکە بە شێوازێک کە ڕۆژێکی تر حکومت کوێتە دەستیەوە تاوەکو خەڵکێکی ڕۆشنبیر پەروەردەکە مامۆسا نەتوانێت مەعاناتی خۆی یعنی لەبەر مەعاناتەکەی خۆی نەتوانێت پامەکەی بکێنێ ئەوە نوێیەکی خراپیش بەڕێوە ئەبێ بۆیە پێویستە لایانی پەیوەندیدار چەندجارە ئێمە چوونە پەرلەمانیش لەگەڵ پەرلەمانتارەکان باسمان کرد ئێمە کۆمەلگا بەرەو وێرانە چێ فریاکەون کۆمەلگا بەدەست مامۆساوەیە بەدەست مامۆساوێ مامۆسا نەتوانێت پامەکەی خۆی بکێنێ نەتوانێت پەروەردەیەکی باش بکە کۆمەلگاش تەواو وێرانە بێ هیوادارم لایەنێکی پەیوەندیدار لێرە ئامادە بە تاوەکو ئێمە تەنها تۆزە حسابی بۆ مامۆسا کردبات چونکە مامۆسا بەڕاستی پیرۆزە ئەگەر یەک دوو پامی کورتتر وەربگرین بۆ بچین و لای کاکشەمەل و کاتەکەم بەرەو کۆتاییە سەرەتا دەست خۆشی سپاس بۆ ئێوە بەرنامێ مەمنون سپاس داواکاریمەیە لە حکوومەت چیتر بیان و نەدۆزێتەوە بۆ دامەزراندن چونکە هیچ بیانوەک نەماوە ڕاستی جاران دەیگوت قەیرانی دارایی قەیرانیش نەما ئێستا دەڵێ بارگرانی دروست دەبێت لەسەر حکوومەت با ئەم لی دەپرسمەوە قسەی ئەندام پەرلەمانەکانە قسەی خۆم نییە ڕۆژانە بە بەردەوامی خەڵکدا دەمەزرێت بە تایبەتی لە کەرتی سەربازی ئەوانە نابنە بارگرانی بەڵام مامۆستای وانە بێژ بۆتە کۆڵەکەی پەروەردە دەبێتە بارگرانی بۆ حکوومەت و خاڵێکی تریش هەر جارێک باسی دامەزراندنی مامۆستانی وانە بێژ دێتە گۆڕێ ڕاستەخۆ حکوومەت لەگەڵ فەرمانبەرانی گرێبەست بەیەکەوەی دەوەستێت مەبەستمەوە نیە قسەی لە دژی فەرمانبەرانی گرێبەست بەڵام ئەوان بە 20 پلە لە پێشەمەوەنە اینجا مۆڵەتیان هەیە موچیان هەیە و هەروەها خزمەتیان هەیە مامۆستای وانە بێژ هیچ یەکێک لەمانەی نییە بۆیە هیوادارم یعنی کەیسی مامۆستای وانە بێژ لەگەڵەوانە تێکەڵ نەکرێت دەست خۆش بە مامۆستا ئەگەر بکرێ بە کورتی بێسپاسەکە زۆر سپاس بۆ ئەم من زۆر شت ناڵێم چونکە هەوڕەکانم لە ماوەی ساڵانی ڕابردووە زۆر شتماوت زۆر شتمان باس کرد زۆر کێشەکانیشمان خسە ڕوو بەڵام بەداخەوە گوێمان بۆ نەگرا سوودی نەبوو من یەک دوو خاڵی بچووکەڵێم ڕوو ئەەکەمە بە پرسیانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئایا لە ماوەی ڕابردوودا ئێوە باسی دۆخی ئابووری عێراقتان کرد کەوا عێراق وڵاتێکی وێرانە بەرە ڕوخان ئەچێت بەڵام با بزانێت کە ئەو عێراقی کەوا ئەوان ئاماژیان پێکردکەوە بەرەو خراپی دۆخی ئابووری چووە لە ماوەی ڕابردوودا ڕێژەیەکی زۆری مامۆسایی وانە بێژیان کرد بەگرێ بەست پرسیاری دوم ئەوەیە ئایا بە پرسیانی حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا ئەوەندا لە خۆیان بگرن سەردانی قوتابخانەکان بکەن با بزانن لە ڕێژەی زۆری بۆ نمونە ئەگەر قوتابخانەیەک ڕێژەیەکی 25 مامۆستای هەبێت دڵنیا دەکەم 12 بۆ 13 مامۆستای وانە بێژە کەوا ئایا ئەگەر مامۆستای وانە بێژ نەبێت ئایا سێکتەری پەروەردە بۆ کوێ ئەچێت یەک پرسیارەتیشم ئەوەیەکەوە ئایا حکوومەتی هەرێم بە پرسانی حکوومەتی هەرێم وەزیری پەروەردە ئەندام پەرلەمانەکان لە لیژنەی پەروەردە هەتاکو ئێستا بەپێی ئەو زانیاریی هەمانە ئەوانش نازانن کەوا چارەنووسی مامۆستایی وانە بێژ بۆ کوێ ئەچێت ئایا ئەم بڕیارە لەلای کێیە کێ ئەتوانێت بڕیاری یەکلاکەرەوە بدات با بزانن مامۆستامان هەیە کاکزانە عفوەن مامۆستامان هەیە ڕۆژانە یەک کاتژمێر و نیو بە سیارە ئەچێت بۆ خوێندنگەکە بۆ گوندەکان کەوا یعنی مامۆستای میلاک بۆ خۆی لەوێ بووە نەقل بووە نەیتوانیوە بەردەوام بێت وانە بێشتۆتە شوێنی دەستان ئەو کاکەوەکو ئەخیر کە زۆر گرنگ دوای سمۆلای کاکشەمەڵ کاتم کۆتایی هات بەڵێ ئەگەر هەڵسێ سەر پێ و زۆر بە کورتی بێ سپاس دەکەم دەستخۆشیت لێ دەکەم کاکزانە بۆ بەڕێزانی دەرفەتە بەڕاستی من لە پرسیارێک دەست پێ دەکەم کە ئاڕاستی بەڕێز وەزیری پەروەردەی دەکەم ئایا مامۆستای وانە بێژ زیادەیە لە ناوەندەکانی خوێندن کە دەرزەڵێتەوە ئایا 17000 مامۆستای وانە بێژ کە زیادەیە ئەی بۆ ناینێرێتێ ماڵەوە من دەستخۆشی لە وەزیری پەروەردە دەکەم کە هەموو جارێک دەڵێ خەمی وانە بێژان خەمی منیشە کە خەمی تۆشە بەڕێز وەزیری پەروەردە وەرە سەرخەت چۆن لە ڕابردوودا
مامۆستایانی گرێبەستان کرد بە هەمیشەی ساڵی ڕابردوو مامۆستایانی گرێبەستیان کرد بە هەمیشەی خۆی ئێمە پێویستتر بووین ئێمە لە پێشتر بووین لە مامۆستایانی گرێبەست چونکە مامۆستایانی گرێبەست بەڕاستی ئەوان بڕەپارێکی زیاتریان لە ئێمە هەیە و مافیان زیاتر بوو بۆیە پێویست بوو ئێمە دابمەزرێن پێش ئەوان ئێمە عەلاقەکرا باینە گرێبەست ئەو جار ئەوان کریابانە هەمیشەی بۆیە ئێمەش پێویستە یعنی لە ناوادەکانی خوێندن کە 7,000 مامۆستا دەرز ئەڵێتەوە پێویستە یعنی ئاوڕێک لە مامۆستایوانە بێژ بدێتەوە چونکە لە 2014ەوە بەڕاستی هیچ دامەزراندنێک بۆ مامۆستایوانە بێژ نەبووە هیچ دامەزراندنێک لە کەرتەکانی کەش نەبووە پێویستە ینی مامۆستایوانە بێژ دامەزرێن دەستخۆش سپاس کاک شەمۆل ئەوە هەموو پەیامەکان بوو و پەیامی پاڵپشتی هەرچەندە ئێمە تەنها پەیامە گەێنین بەڵام پەیامی پاڵپشتی ئێمەش بۆ جەنابەت ئاراستەکەین لە لێرە بەدووە لە دوایان بەرنامەوە سبەی ڕۆژانی داهات و لەگەڵ هاوڕێکان لە لیژنەی پەروەردە چیەکەن بۆی دەرەنجامێک وەرگرن کاک شەمۆل بەڵە کاک زانە وەڵا من حەزیشم نەکرد جوابی ئەو مامۆستای بدەمەوە بەڵام لەوانەیە برادرانم لە پەرلەمانی کوردستان وە لە لیژنەکەەوە کۆمەڵک مامۆستاشکە ئێستا لەوێدا من وەکو خۆم نەمزایدە دەزانم نەدەشیکە ئەگەر داواکرد فەکانی مامۆستایانی وانە بێژ بۆ بوون بە گرێبەز یاخود هەمیشەیی ئەو مامۆستا بەڕێزە بەم زادەی بزانێ ئەمن بە بەردەوامی ئەو داوایە دەکەمەوە هەوڵیشی بۆ دەدەم و کاکزانە ئێمە لە دوایەوە بەڕاستی تاکی لەسەر ئەنجامدانی ئەو کۆبوونەوەیە دەکەین بۆی ئەو کۆبوونەوە بکرێ و بەڕاستیلانی کەم نەتیزەکی هەبێ کاکزانە ئێمە بۆیە داوای وەزیری داراییشمان کرد بۆی ئامادە ئەو دانیشتنە بێ چونکە هەم وەزیری دارایی هەم وەزیری پەروەردە هەم وەزیری خوێندنی باڵاش کە ئەو داوایان لێ دەکرێت هەم داوای دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ یاخود یەکەم و دووەم و سێەمەکان دەڵم بۆعدێکی داراییە ئەو وەختی وەزیری داراییش دەبێ ئامادە دەبێ بۆی ئەو وەڵامانە بداتەوە بەڵێ زۆر سپاس کاک شەمۆل کاک کارۆخ دوا سەرنج و داواکاری بەڕێستا وەڵا کاک زانە ئێمە بەڕاستی چاوەڕێی جەلسەی پارلەمانی چاوەڕێی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی کە لە پرۆژە یاسای بودجەی 2021دا مافی مامۆستانی وانەبێژ تێدا یەکلای بکرێتەوە ئێمەش پلانمان هەیە بەڕاستی ئێمە لەگەڵ نوێنەرەکان لە سەرجەم شارەکان کە 34 پەروەردەما هەیە قسەمان کردووە و دانیشتمان کردووە لەبەر خەمی ڕۆڵەکانی ئەم نیشتمانە بایکۆتمان نەکردووە بەڕاستی ئەگەر حکوومەت خەممان لێ نەخوا بڕیاری بایکۆ دەدێن باسلکی پەروەردە بوەستێ بەڵێ خاتون دوا سەرنجی بەڕێستان بەڵێ ئەمە وەکو ئەگەر نوێنەری 17,000 مامۆستای داواکان لە حکوومەتی هەرم بەدەم داواکاریەکانمان بێت ئێمە چکە لەبارەکی دەرونی زۆر خراپداین هەر ڕۆژە کە دەرز دەڵێنەوە وامان لێ دێت کە بیر هۆشمان لای ئەوەیە کە مامۆستایەکی میلاک دێتە شوێنمان وەکو مامۆستا کارۆخ ئاماژی پێکرد مامۆستایانی ئافرەت لە ئەوەیەکی زۆر خراپدان بۆ نمونە ئێمە لە مافمان جیا لەگەڵ مامۆستایانی میلاک کە 20 ڕۆژ بەڕەوای نابینین کە مامۆستایەکی ئافرەت مۆڵەتی دایکاتی وەربگرێت کە چەند ڕۆژێکیش دوا بکەوێت ئەوە یەکسەر مامۆستایەکی تر دێن نەشوێنی ئەوە زۆر کێشەیەکە بۆ مامۆستایانی وانەبێژ داواکاری هیچ مادام ئێمە ئەرکمان هەیە بە مافیشمان یەکسان بێ لەگەڵ ئەرکمان داوا دەکەین بە زووترین کات جوابماندنەوە و داوا لە حکوومەتی هەرێم دەکەین دوای 8 ساڵ هیچ پلانێکی هەیە بۆ مامۆستایانی وانەبێژ کەوانە بێ بە کورتەکەی پێمان بڵێ بڕۆنەوە ماڵە دانیشتنەوەی باشتر کە ئێمە هەمومان دووبوونە دەکەین و هیچیش ئەوەیەکمان نەبێت ئەرک و مافمان نەبێت لەلایەن ئەوە مافمان نەبێت وە هیچیش وەڵاممان نادەنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و داواکاریشین مامۆستانی لادراویش مافی ئەویان هەبێت بۆ ئێستاکانە مامۆستانی وەرش و هونەر و ماف و کۆمپیوتەر مەدەنی لادراون بەڵام ئێمە داوامی خۆمان هەر دەکەین بە دڵسۆزی خۆمان دەچین بۆ مەکتەبەکان و داوامی خۆمانەکە ئەو چەند کاژمێرەکە لەوەینە ئەرکەکانی خۆمان بە ئەوەی تێدا بە زیادەوە دەکەین بەڵام حکوومەتی هەرم هیچ حسابێکی بۆ نەکردن داواکارین بە زووترین کات ئاوڕمان لێ بدراتەوە و بە زووترین کاتیش یەکەم ئەوەمان هەیە کە پەرلەمان کۆبوونەوە بکات لەسەر سارەنووسی مامۆستانی وانەبێژ سوپاس بۆ مامۆستا سازان سوپاس بۆ مامۆستا کارۆخ سوپاس بۆ مامۆستا بەڕێزانە سوپاس بۆ بەڕێز کاک شەمۆل ئاشتی کە بەڕێزیان لە شاری کۆیەوە لەگەڵمان بوو من کۆتایی بەرنامەکەم
بەو وتەی یاخود بەو پانکارتەی مامۆستا کۆتایی پێدێنم مامۆستایە کە پیرە ئەزمونێکی ژیرە بابێت خانەنشین بێت عیلاجی 100 برین بێت یعنی هەموو ئەوان ڕێزی پێش خۆشیانەگرن مامۆستاکانی خۆشیانەگرن ئەو مامۆستا بە ڕێزەش نووسێتی هەر کاتکردمان بە بایکۆت بەرپرسیارەتی لەسەر خۆت کەواتە بۆ ئەوەی بایکۆت دروست نەبێت کە بەداخەوە لە 2 ساڵی ڕابردوودا پرۆسی خوێندن گرفتی گەورە گەورەی بۆ دروست بوو و هەم ئەم مامۆستا بە ڕێزانەش کە لێرن قسەیان کرد بە هیوای ئەوەین کە بێ مزایدەی سیاسی و بێ ڕەچاوکردنی سیاسی ڕەنگە لە هەموو ڕنگ و دەنگەکانی تێدا بێ خزمەتی پرۆسەی پەروەردە بکرێ و بڕیارێکی یەکلاکەرەوە لە ژیانی ئەوان و چارەسەری کێشەی ئەوان بدرێت لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ڕەهەندمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ